ئیمڕۆ ئێمە وەک هونەرمەندان و مامۆستا و دڵسۆزانی ئەم شارە کۆبوونەوە بۆ هاوسۆزی و دەنگ هەڵبڕین و پشتیوانی بۆ یەکێ لە هاوپیشەکانمان کە مامۆستا و هونەرمەند شەهرام نامیقە. پێمان وایە ئەو دەنگە ئازادە لەسەر بەجواب هاتن و بەرگریکردن لە داوا مافەزەوت کراوەکانی خۆی و خەڵک بەناحەق دەستگیر کراوە. شەهرام یەکێکە لەو کەسە دڵسۆزانەی کە چەندینەوەی ئەم شارەی پەروەردە کردووە بۆ باوەشی هونەر و داهێنان. بۆیە لێرەدا ڕوومان دەکەینە دەسەڵاتی هەولێر کە ئەو هاوپیشەمان و هونەرمەند خاوەن چەندین ئەزمموی هونەری و ئەو دەنگە ئازادە ئازاد بکات. چیتر بە ناحەق هونەر و هونەرمەندان نەخەنە زیندان. لێرە داوا لە دەسەڵاتی هەولێر دەکەین کە ڕێگە بەوە بدرا کە پارێزەرەکانی بتوانن مامۆستا شەهرام بدینن. بۆیە تاکو ئێستا ڕێگەیان باوە نەداوە کە مامۆستا شەهرام بریکارنامەی بۆ بکرێت و ئەمڕۆ کەش 4 ڕۆژە کە مانی گرتووە لە نان خواردن لە ئێستادا حاڵەتی تەندروستی مامۆستا شەهرام ناجێگیرە. بۆیە داوا لە دەسەڵات دەکەین کە ڕێگە بداتن مامۆستا شەهرام پارێزەرەکانی بریکارنامەی بۆ بکەن و ڕێگە پێ بدەن کە سەردانی بکەن. 18 ڕۆژ بەر لەمڕۆ گیراوە. هۆکارەکەی ئەوەیە کە مامۆستا شەهرام چەند قسەیەکی حەقی کردووە، داوای مافی خەڵکی کردووە، داوای کردووە کە موچەی هاوڵاتیان و فەرمانبەران بگەڕێتەوە، داوایەوەی کردە کە ئازادی لەم وڵاتە نەخنکێندرێ. ئەوەیە دەنا هیچ شتێکی یاسایی و قانونی لەسەر نیە. ئەوەی کە من قسەم لەگە پارێزەرەکان کردو ئەوەیە کەڵێ دادوەر بڕیاری دەرنەکردووە کە ئەم کەسە بگیرێت لە ڕێگای بەڕێوەبەری پۆلیسی هەولێرەوە ئەمری بۆ دەرچۆ کە دەست بەسەر بکرێت.